هێزی دەریایی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا دەستەیەکی هێرشبەری دەریایی نردووە بۆ نیمچە دوورگەی کۆریا بە مەبەستی بەهێزکردنی ئامادەیی ئەمریکا لەو ناوچەیە و هەروەهاش بۆ ناردنی پەیامێک بۆ کۆریای باکوور. کەشتی کارل ڤەنسن لە بەندەرێکی سنگاپورە دەبوایە بڕۆشتایە بۆ ئوستورالیا، بەڵام بە فەرمانی سەرکردایەتی ئەمریکا لە پەسفیک کەشتێکە بەرەو باکوور ڕۆشتووە. ئەم کەشتیە جەنگیە فڕۆکەی لەشکریش و 3 بنکەی ئاڕاستەکردنی موشەکیشی پێیە. کۆریای باکوور بەردەوام ئاگاهیە نێونەتەوەیەکانی پشتگوێ خستووە کە سەبارەت بە تەقاندنی موشک و هەروەهاش تاقیکردنەوە ناوچەکانی بوون. لە زاری دەمڕاستێکی وەزارەتی دەرەوەی کۆریای باکوورەوە ئەمڕۆ یەکشەممە گوتراوە پیۆنگیانگ باری بەرگریکردنی لە وڵاتەکەیدا بەرز کردوێتەوە بە مەبەستی خۆپاراستن لە هێرشە ئاسمانیەکانی هاوشێوەی هێرشە موشەکیەکەی ڕۆژی هەینین کە کرانە سەر سووریا. لە ماوەی ڕابردوودا کۆریای باکوور تاقیکردنەوەیکی تری موشەکی باڵستیکی کرد، هەرچەندە بڕیارەکانی ئەنجومەنی ئاسایشی نەتەوە یەکگرتووەکان ئەو جۆرە تاقیکردنەوانەی قەدەغە کردووە.